سۆما دەمەوێت شتێک ڕاست بکەمەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نییە بەڵکو کۆبوونەوەیکی ڕاوێژکاریە بە بەشداری سەرجەم بەڕێوەبەری گشتیەکانی کارەبا لە پارێزگاکان کۆبوونەوەکە لە سەعات دەی پێشنیۆڕۆی ئەمڕۆوە دەستی پێ کردووە دیارە ئەو کۆبوونەوەی دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگەران بوون لە نرخی زۆری کارەبای پرۆژەی ڕووناچی دیارە لە ئێستادا کۆبوونەوە ڕاوێژکاریەکە کەمێک بەر لە ئێستا کۆتایی هاتووە و ئەو گفتوگویانەی کە کراون زیاتر کۆبوونەوەکە کۆبوونەوەی ڕاوێژکاری دەبێت تایدا ڕاو بۆچوونی بەڕێوەبەرە گشتی کارەباکانی پارێزگاکان وەردەگیرێت لەبارەی وی چ نرخێک باشە بۆ نرخی کارەبای پرۆژەی ڕووناچی بە گوێرەی ئەو زانیاریانەی کە بەدەست ئێمە گەیشتووە چەند نرخێک دیاری کراوە سێ نرخ دیاری کراوە سرجەم ئەو نرخانەی کە دیاری کراوە ناگاتە 100 دینار بۆ هەر کیلۆواتێک کە لە پێشووتردا لە 150 دینار تاوکو 180 دینار بوو ئەو کۆبوونەوەیە دەبێتە بەرمەبنای ئەوەی کە ئەو ڕابۆچونانە وەردەگیرێت و ئەو داواکاریانەی کە هەنهی بەڕێوەبەرە گشتیەکانی کارەبای پارێزگاکان بۆ ئەوەیە کە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەبێت راپۆرتێکی گشتگیر لەلایەن سکرتێری ئەنجومەنی وەزیران و بەشێک لە بەڕێوەبەری گشتی کارەباکان ئامادە دەکرێتن و دواتر دەدرێتە وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئەوی بەیانی بڕیاری کۆتایی یاخود بە شێوەیەک بێت کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە بەیانی لە هەولێر ئەنجام دەدرێتن و تێیدا بڕیار لەسەر ئەوە دەدرێت کە کام نرخ گونجاوە بۆ ئەوەی هاوڵاتیان لەمە دووە بەو نرخە پارەی کارەبای پرۆژەی ڕووناچی بدەن لە هەرێمی کوردستان چونکە لە پێشووتردا نرخەکەی بەرز بوو بۆیە بەیانی بڕیاری کۆتایی لەبارەوە دەدرێت و بە گوێرەی وەکوتم ئەو زانیاریانەی هەن سێ نرخ دیاری کراوە نرخەکانیش سەرجەمی ئەو سێ نرخی کە دیاری کراوە هیچیان ناگاتە 100 دینار بۆ هەر کیلۆواتێک ئەمەشکە دەبێتە ئەگەر هاتوو لە بەیانیدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر ئەو نرخاندا کە وەکوتم چونکە بە ئێمەیان ڕاگەیان لە نێو کۆبوونەوەکەی کە کەمێک بەر لە ئێستا کۆتایی هاتووە ئەو نرخانە باشن بۆ هاوڵاتیان نرخەکە بەرز نییە و بە شێوەیەک لە ینی بەلانی کەم 50 تاوەکو 70 دینار بۆ ئەو نرخی کە پێشووتر هەبووە کەمتر دەکرێتەوە و چونکە ئەو بەڕێوەبەرە گشتیانە پێشنیارەکان بەو شێوەیە بووە نرخێک بێتن کە لەگەڵ بارودۆخ و ژیانی گوزەرانی هاوڵاتیان بگونجێت بۆیە بەیانیش چاوەڕێ دەکرێت لە ئەنجومەنی وەزیران لەسەر ئەو سێ نرخەی کە دیاری کراوە کە وەکوتم سەرجەمی سێ نرخەکەی کە دیاری کراوە ناگاتە 100 دینار ئەنجومەنی وەزیران لەسەر ئەو سێ نرخە بڕیاری کۆتایی دەداتن و لەمە دوو هاوڵاتیان بەو نرخی کە بەیانی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەدات هاوڵاتیان پارەی پرۆژەی ڕووناچی دەدەنە حکوومەتی هەرێمی کوردستان.